ئیماندارانی بەڕێز، ئێمە لە وتاری ڕابردوودا باسی چەند کەسانێک یان باسی چەند تاقمێکمان کرد بەر لەعنەتی خوا ئەکەون لەسەر زاری خۆشەویستمان پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام. وتمان هەندێکی ماوە لە وتاری داهاتوو ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار خوای گەورە قەڵەمی دا لێی کە من بگەمە خزمەتی ئێوە و ئێوەش بگەنە خزمەتی من، هەموومان بەیەکەوە ئەچینە سەر ئەو فەرمایشتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام حەوت تاقمی باس کرد. ئێمە چەندانەیەکمان باس کرد لە خزمەتی ئێوەدا. یەکەمیان وتمان لە حەوت تەبەقەی ئاسمانەوە خوای پەروەردگار لەعنەتی کردووە لە حەوت تاقم، حەوت بەشێکیان سێ جار، بەشەکانی تر یەک جار. واتە لەعنەتش واتە دوورکەوتنەوە لە ڕەحمەتی خوا، دەرچوون لە ڕەحمەتی خوا و بەزەیی خوا. ئەوەی کە سێ جار لەعنەتی لێکراوە ئەوەیە کەوا ئەفعالی قەومی لوت و ڕەگەزبازی دوو لە ڕووجەنابتان ئێستا بانگەشەی بۆ دەکرێت. ئەمە یەکێکیانە سێ جار لەعنەتی لێکراوە، باقیەکانی کە هەمووی یەک جار بووە. دوایەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام من ئەتا شەیئەن من البەهائیم، هەر کەسێ ڕەگەزباز بێ لەگەڵ حەیوانە دوو لە ڕووجەنابتان. ئیماندارانی خۆشەویست، ئێستاوا ئەم حەملەیە دەکراوە و دەکرێت پارەیەکی زۆر سرف دەکرێت، کۆمەڵێک خەڵک ئەیانەوێ ئەمە لە ناو ئەم ملەتە هەژار و فەقیرەدا ئەمەش بەرپا بکەن وەک ئەوروپا کە ئینسان مرۆڤ بچی هاوسەرگیری بکە لەگەڵ پیاو لەگەڵ پیاو، ژن لەگەڵ ژن، بەمەشۆ ڕاناوەستن. ئەمە فەقەرەی دووەمە، ئەمجا پیاو بچێ هاوسەرگیری بکە لەگەڵ چی؟ حەیواناتە. ئەها پێغەمبەری خوا لێرە باسی کردووە. یەکێکی تر لەوانەی کە لەعنەتی لێکراوە ئەوانن. خۆتان ئەبینن زۆر جار گەنجەکان لە تەلەڤیزیۆن ئەو پیاوە بەتەمانە ئەو خوشکانە و دایکانە کەوا ئەبینی ئافرەت پیاوێکە لەگەڵ حەیوانێکا سێرەکەی چی کردو هاوسەرگیری ناوی دەنن. ئەمە ئەو دەستورەی ڕێگەزبازیە، خوا پەنامان بدا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئەمە بەر لەعنەتی خوا دەکەوێت. و دەفەرمێتش پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ولعن من أتى بهائم فقال رسول الله صلى الله عليه وسلم فقال من أتى بهائمة فاقتلوه واقتلوها. هەر کەسێک لە حکمی ئاینی ئیسلامی پیرۆز ئەمەیە، حکمی ڕەگەزبازی، ئەڵێ هەر کەسێک هاوسەرگیری کرد لەگەڵ حەیوانێکە، ئەو مرۆڤە حکمی ئەوەیە کە وڵات ئەبێ نەک پاداشتی بکە، نەک منەظەمە و ڕێکخرا و پارەی بۆ سرف کا و بانگەشەی بۆ بکا و نا، ئەو کاتە بێ لە کۆمەڵگا نەمێنێ. ئەمجا ئەوە و ئەو حەیوانش، ئەمجا ئەسحاب و یاوەران فەرمویان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام قەینا ئەو مرۆڤە حکمی خۆی وەردەگرێ چونکە شتێکی کردووە خوا پێی خۆش نییە. ئەم حەیوانە بۆ حەیوانەکە بۆ کوژرێتەوە، ئەمش بالاتان ڕوون بێ. پێغەمبەری نازدار فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام ئەو حەیوانە چونکە بەکار نایە بخورێ و بەکار نایە بەکاری بێنی، چونکە ئەفعالێکی خراپی کردو بۆیە نابێ بمێنێت، تێکەڵی حەیوانەکانی تر بێ زاوزێ بکەونەوەی بمێنێتەوە تا لە ناویدا. بۆی ئیسلام وتێتی قابلی قبوڵ نییە شتی پیس تێکەڵی پاک بێتەوە. ئیماندارانی خۆشەویست، ئەمە یەکێکی تر لەوانەیە ئیماندارانی خۆشەویست، چونکە ئەگەر ڕێگا بدەین بەمەوە ڕاناوەستن ڕەگەزبازی پیاو بۆ پیاو، ژن بۆ ژن، ئەمجا دوای ئەمە دەست ئەکەن ئەگەر قبوڵمان کرد ئێمە شانمان هەڵی گرد هەمومان، ئەو کاکەڵێن قیچێکە وەڵای ئیش لەوان نەماوە ئەبێ یەکسان بێ، ئەبێ لەگەڵ حەیوان شای ئێمە زەواج بکەین. ئەمان تێرنە ئاستی حەیوان دوو لە ڕوو جەنابتان بێدەبینەوێ کەوەی ئەم بینێ و ئەبیسێتەوە جەنابتانش. کەواتە ئەمانە ئەمە بەرنامەی ئیماندارە، ئەبێ بە هیچ شێوەیە قبوڵ نەکەین هیچ کاممان، چونکە ئەگەر ئێمە ڕەدیکەینەوە کێ دائانیشێ؟ ئەم شتانە ناوێ، جێگای قبوڵ نییە. من دەستخۆشی یەکەم لە زانکۆی گەرمیان کە هەمویان هاتن بۆی سیناریۆیەک یان شتێ بەرنامەیە دانن باسی ئەمە بکەن، هەمویان گیانێلا ناڕزایەنە دەربڕی و نانێلا لە هیچ شوێنێکە نابێت تۆ قبوڵکەی ئەمەی، تەلەبەی نابێ، مامۆستای نابێ، مودیری نابێ، تۆ یارمەتیدا تۆ شەریکی بەخوا تۆ گونەحباری. هات لە مەدرسەکەت وتی کاکە من ئەوە ناردوومێتی بۆی شتێک دەکەم لەم بابەتە، تۆ بێ بڵێ من ڕازی نیم. ئەگە خۆتش نەتوانی تەلەبەکان هان دەبۆی ڕازی نەبن. هات لە دایرەکەتە ئەگە خۆتش نەتوانی مۆزەفەکان هان دەبا ئەمە نەبێ، چونکە ئەمە جێی قبوڵ نییە.
یعنی ئەم شتانە بەعزەجار ئینسان ئەیبیستێ سەری خەرکە سپی ئەبێ کە یعنی گەینە ئەم ڕادەی ئێمە ئاوامان لێبێ زۆر بەداخەوە یعنی بێلین ئەم شتە ناشرینانە وەڵڵی بابەت نییە کە باسیکەی ناوێری ناوی بێنی ئەمەنە قەزەوەندە ئەمەنە ناشرینە ئەمە ناشیاوە ئەمەنە شتێکی نامۆیە بە کۆمەلگا چیجا بە کۆمەلگای کوردی کەیشتی وا بووە لە تاریخا بڕۆ بگەڕێرەوە بۆ باو باپیری ئێمە هەمومان شتی وا لە ژیانیانە نەبووە لە تاریخی چەند ساڵێک ئەگە دانەیەک ببێ هەمویان سەریان لێ هاتەتە یەک ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەلعون من عەتە والیدەی یان هەر کەسێ بەر لەعنەتەکەوێ ئەگەر لەعنەتی باوکو دایکی خۆی بکە ئەمەش هەیە لەم زەمانە ئیمانداران زۆر جار کەسەکە تووڕە دەبێت نەعلەتەکە لە باوکی لە دایکی یان لەعنەتەکە لە بەرامبەرەکەی لە باوکو دایکی بەرامبەرەکەی بەتایبەتی لە بینی هاوسەرگیریدا ژن و پیا و کێشەیەکیان هەبێ پیاوەکە جمێن ئەدا بە باوکو دایکی ژنەکە ژنەکەش جمێن ئەدا بە باوکی دایکی پیاوەکە ئەبێ وریابین چونکە بەر ئەو لەعنەتە کەوی نابێ لەعنەت چونکە موسڵمان لەعنەتچی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیان پرسی موسڵمان چییە چی نییە وتی یەکێ لەوانە موسڵمان قەت لەعنەت ناکە دەکەس ئیلا ئەوانە نەبێ خوا لەعنەتی لێ کردوون ئیلا ئەوانە نەبێ کە پێغەمبەری خوا لەعنەتی ئەنا ئێمە دانیشین لەعنەت لە خەڵکەین ئیش ئیماندار و موسڵمان نییە موسڵمانە خۆشەویستەکان یەکێکی تر لەوانە ئەفەرمێ مەلعون من ذبح لغەیر الله بەر لەعنەتی خوا ئەکەوێ کە شتێ سەرە بڕی لە پێناوی خوا نەبێ ئیماندارانی خۆشەویست و نابێ ئەو شتەش بخۆی لە غەیری خوا نەبێ ئەبێ وریابین کاتێ تۆ شتێک ئەکڕی مطمئین بی بۆ ژیانی خۆت هەم لەلایەنی شەرعەکەوە هەم لەلایەنی صحەت و عافیەتی خۆت بۆ دنیا نابێ هەموو شتێ بڕۆ هەر هەرزان بۆ بیکڕی کێ نەڵێ نەخۆش بێ زەرەر لێدا کێ نەیەژێ ئەمە کەسێک سەرێ بڕێ ئەستەن ئیمانی بەخوا نییە چۆن تۆ شتێکی دەستی کەسێک ئەخۆی کە ئیمانی بەخوا نییە ئەبێ فەرقکەین تۆ چی بۆ بازار دوو دوکانەیە دوکانێکمانەیە گۆشت فرۆشە مریشک فرۆشە باوا بڵێین ئەم ئینسانە متەدەینە و ئەهلی مزگەوتۆ نوێژەکە کەسێکمانشەیە نوێژ نەکرد نوێژگەر نییە نوێژ ناکە و قسەی خراپ شەڵەیە چارجار لەوەی کوفرش بکانە عوذ بالله لەوەی شتی ترشکا لە پاڵەیە ئەسڵ ئەوەیە بچی بۆ لای کامنی هەم بۆ دنیا و بۆ قیامەتت بۆ ئەو کەسەی کە نوێژگەرە بەڵام قۆڵبڕ نەبێ نوێژگەرەکەش ئیمانداران نوێژگەرەکەش هەر نوێژ نەبێ و ئاگای لەو لاوە نەبێ لە بازار ئەمەش ناڵین بەداخەوە ئەم شەیە ئەبێ نوێژگەر کە نوێژی کرد بەڕاستی لە کار و کردارەکەیە ڕەنگداتەوە ئەوە نوێژێکی تەواو و سەحیحە یعنی غەش و فێڵ و هەموو شتەکانی لێ دەرکەین دوو لە ڕووجەنات بەڵام ئەمە جانبێکیتی بۆیە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتت ئەمە باشە چونکە شتێک لە غەیری خوا بێ نابێ بەی شێوەیە شتێک سەر بڕی غەیری خوا بێ ئیماندارانی خۆشەویست خاڵێکی تر هەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا مەلعون من جەمع بین المرأة وبین چی ابنتها کەسێک بچێت داخوازی دایک و کچێک بە یەکەوە بێنێ دایک و کچێک بە یەکەوە بێنێ ئەمە مەلعونە ئەو کەسە ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست ئەمەش یەکێکی تر لەوانە کە پێغەمبەری خوا فەرمێ مەلعون من ئەدعا إلى غەیر مواليه یا موالیەتەن ئەفەرمێ ئەوەش مەلعونە کە خۆی نادەتە پاڵی باوک و دایکی ها ماوەیەکی تر پێش ئێستا فکرتان بێنمەوە وتیان مناڵ قەینا با خۆی نەداتە پاڵی باوک ئەمانە زۆر فێڵبازن وا دێن بۆ ئەوەی تۆ حس نەکەی خۆی نەداتە پاڵی باوک ئەی خۆی داتە پاڵ کێ پاڵی دایک بۆ خۆی داتە پاڵی دایک ئەو کاتە ئەو مناڵە لەم پیاوە بێ و لە چەند پیاوی تر بێ هەر مناڵی ئەم ژنەیە کەواتە ئێمە ڕێگا خۆش دەکەین بۆ ئافرەت بچێ دوو لە ڕووجەنابتان داوی پیسی بکە ئەها ئەوان چۆن دێن ئەوان بە عاقلی دێن بە ژیری بە زۆر جار مسلمان لەوەی تێنەگەیە هەندێک مسلمان ێژێ دەکورە دەقەی چێکا خۆ مناڵ هەرین باوک و دایکە قوربان مەسەلەمە نییە خۆ ئێمەش ئەزانین مناڵ هەرین دایک و باوکە بەڵام خوا و دین پاڵی داوەتە باوک هەر شتێ هین ئەو ژنە هین ئەو پیاوە نەبێ حرامە لێی شەرعوا ئاڵێ پێمان بۆی دیاریمانەکە یعنی نەوەی ئەم ژنە
بە پوختی و بە پاکی هەن تاکە پیاوێکە. ئێستا هەرایە و هەڵایە لەسەر ئەوەی پیا و دوو ژن و سێ ژن و چوار بێ. ئەی کوڕە گەر ئیسلام نەبوایە چیتانە کرد؟ ئەزانن ئەگەر ئیسلام نەبوایە حەدی نەبوو، لە پێشی ئیسلامە زەلامی وابوو 100 ژنیا بووە، حەدی نەبووە یەک بێ و دوو بێ و چوار و بێ و پێنج بێ، 100 بووە. لە پێشی ئیسلامدا ژنێک ئەچووە لای 7 پیا و دوو لە ڕوو جەنابکان، زڕێتی ئەخستەوە لە هەر 7یان، دوای مناڵەکەی داهەنا هەر 7 بانگە کرد. سێژیانێکی حەیوانی تەماشاکەن چۆنە ژنێک بچێتە لای 7 پیا و دوای بێتەوە مناڵەکەش دیاریکە دەست بۆ کێ درێژکە ئەو مناڵی ئەو پیاوەیە. تەواوە ژیانە. ئەمە پێشتی ئیسلام ئاوا بووە. ئیسلام هات حەدی دانا، وتی ئەلێرا ڕاوەستە پیاو هەیە بۆ هەیە چوار بێنێ. بەڵام چۆن چوار بێنێ؟ خۆ هەروە هەر پیاوێ بڕوا و چوار بێنێ؟ نا، ئەمش نا. هاتەوە وتی ژنێک بێنە ئەگەر ئیمکانیەت هەیە، ئەگەر مادی و معنەوی دەتوانی مافی ئەم ژنە بدەی، مادی و معنەوی بچۆ بیکە 2 بیکە 3 بیکە 4، بەڵام لە 4 بۆت نییە بیکەیتە 5 و 6. بەڵام ئەگەر عەدالەتت نەکرد ئاەتەکە تەواو بکەی ئەلا تەعدیلوا فەواحیدە. ئەگەر عەداڵەتت نەکرد ئەوە چی بکەی؟ ئەبێ یەک دانەت هەبێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی دوو ژنن، ئێمە ناگرێتەوە جارێ، ئەوانەی دوو ژنن، 3 ژنن 4 ژنن، ئەوەی دوو ژنی هەبێ ئەگەر لە قیامەتە مەیلان بێ بۆ لای یەکێکیان و مەیلان بێ ئەوە کە تەرکە وەکە ئەمڕۆ تەقاوتی بکە، لە ڕۆژی قیامەتە بە شانشکاوی دێ بۆ لای خوا، شانێکی شکاوە لە ساحەی مەحشەر، یەک شانی هەیە. سێو ئیسلامەکە چیمان پێڵێ؟ چۆن لەگەڵمانە تێ؟ خۆ هەروە هەوانتە نییە تۆ بڕۆ ژنێکی تر بێری و ئەوەکە لە ماڵا فڕەدەی و ئەمەکە بچتە لای. ئیسلام وا ناڵ. یان ئەمەکە لە برسا وشکەیتەوە دینارێکی نەدێتێ بە 2 دینار و 2 دینار و 3 دینار، ئەوە کەش شەهانە بێ و بخەیتە بەردەستی بە کەیفی خۆت. ئیسلام کەی لەگەڵەمانە؟ نەخێر. ئیمانداران قەزمان ئەوەیە ئەبێ تۆ ئەم دوانە نابێ شتێک حرام بێ لێت حەڵاڵی کەی بۆ خۆت، یان بیدەیتە پاڵی دایک وتمان بەڵکۆی دێنە پاڵی باوک. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێ کاتە خزمەتی وتی ئەی ئیمام شتێک هەیە تۆ بزانی، نێزگی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، خزمی پێغەمبەری شتێک هەیە پێغەمبەر بە تایبەتی تو وتێتێ تۆ نەوتەی ئێمە. ئیمامی عەلی تووڕە بوو وتی پێغەمبەری خوا شتی تایبەتمەندی نییە، خاصی نییە، هەمووی عامە، گشتیە، گشتگیریە، هەرچی بێ بۆ خەڵک باسیەکە، شتی نییە بۆ خزمەکانی خۆی لایدا و باسی بکە. ئەیوتی باشە شتێک هەیە تۆ بیستوتە ئێمە نەمان بیستووە بۆمان بگێڕۆ. ڕۆژە ڕۆژان پێغەمبەر شتێکی وتووە ئێمە نەمان بیستووە، وتی دەی من ئەم 4 کەلیمە پێڵێم، ئەم 4 ئاگای لێبێ. فەرمووی فقال أمير المؤمنين ولعن الله من لعن والديه. سباسمان كرد يكميان دوميان ولعن الله من ذبح لغير الله، ولعن الله من محدثا أو آوى محدثا. سيميان وشوارميانش وتيتي ولعن الله من غير منار الأرض وباسمان كرد يقدان من باسنا كردوا. لعن الله من آوى محدثا، يعني اشتي شاكا كان بقول رب خرابة. تۆ کۆمەڵی قەوم و خزم و ئەحباب تەیە، واجبە لە شەرعی لەسەرت سیلی ڕەحم جێبەجێکەی. تۆ ئەی بڕی ئەوە بەر لەعنەتی خوا ئەکەویت. و ئەزانن ئیمانداران مسڵمانە، نوێژکەرە، نوێژ دەکا لەگەڵ براکەی، لەگەڵ خزمەکەی، لەگەڵ دۆستەکەی، لەگەڵ قەومەکەی قسە ناکە، بەر لەعنەتی خوا دەکەی. چکۆ گۆڕیت تۆ، خوا ئەڵێ سیلی ڕەحم بەکاربێنە، تۆ ئەی بڕی ئەبچرێنی لایە بەی ڕازی نیت بەوەی کە خوا وتێتی، تۆ ڕەزامەندی دەرەبڕی. یان شتێک لە دیندا زیادەیە دێت دوای زیادەکە، نەک بە عەقڵی بۆچوونی من و تۆ مسڵمانەکان. ئەمڕۆ هەموو شتێ زیادەیە. ئێمە وامان لێ هاتووە سەحابەش بیکە ئێمە ڕازی نیمان، هەر سەحابە بیکە ڕازی نیمان، ئەڵێن زیادەیە مەدام پێغەمبەر نەیکردەوە. یعنی من و تۆ لە سەحابەش ئەولاترین بۆ پێغەمبەر، شەڵڵا وا بوایە قەت وانێ بە قورئان. یعنی ئێمە دۆستۆسترین لە سەحابە بە پێغەمبەر کێمان هەیە؟ نەوەڵا شت هەیە سەحابە کردێتی پێویست ناکات تۆ بیکەیتە بیدعە. عیسە کردێتە بیدعە، دوو بانگەکە، ئەم دوو بانگەی کە ئەدرێ ئێستا یەواش یەواش لە مزگەوتەکان لا ئەدرێ بۆ دوورەکرێتەوە، پێغەمبەر نەیکردە. ئامەنتو بالله پێغەمبەر نەیکردە، ئامەنتو بالله منش ئیمانمێ ئەبوو بەکر شتی کردووە، ئامەنتو بالله ئیمام عومەر نەیکردە،
ئەی عوسمان نەیکرد؟ ئەی عوسمان خەلیفەی پێغەمبەرەیان نا؟ بەڵێ عەلەیکم بسنەتی وسنەتی خولەفاء الراشدین المهدیین، ئەمە حەدیثەیان نا؟ یعنی تۆ بەمەش ڕازی نیت؟ وەڵڵاهی دیارە تو زۆر بلیمەتی، تو لە ئیمام عوسمانەوەی بردەتەوە، ئیمام عەلیش بردەتەوە، لە ئیمامی عوسمانەوە هەتا ئەمڕۆ دوو بانگ هەر هەیە ئیماندارە. ئەم زەمانەی نەوێ سەیر و سەمەرەیە لە ئادرەیەوە شێش. لە ئیمامی عوسمانیان پرسی بۆچی بانگت داوە؟ بۆ بانگێکە زیاد کرد بانگی نەدراوە لە زەمان؟ وتی خەڵکەکە مەشغوڵە، درەنگ تێ بۆ مزگەوت، ئەگە دووەم بانگ لا بدەین لە کات خوتبا تێگەشتی نیمەی خوتبەکەی ئەڕوا. ئەیوان نییە ئیمانداران؟ ئەیوتی بۆ دادناوتی لەبەرەوەی دامنا نیم سەعات بەلەوە بۆی خەڵکی بزانی ئەمڕۆ جومعەیە بەم بانگە ئاگادار بێتەوە، هۆشی بێتەوە. قڕ بەسەر ئێمە ئیمامی عوسمان بڵێ مەشغوڵین، ئێمە چەندێ مەشغوڵین؟ زمانی ئەو لەکوێ هینە ئێمە و تۆ لەکوێ؟ ئەی ئەمڕۆ کوا؟ ئەی باشە خۆ ئەگە بانگەکەش لادەی ئەسڵەوەی بچی ناو بازار بانگ دەی، چێ لە ناو بازار بانگەدا؟ ئەوە بیدعەیەتر تش کرد. ئیمانداران بە عەقڵی خۆمان نابێت دین دابنین. مەوجەکەی من چۆن بوو؟ وەڵا خەڵک دەی بزان خەڵک چێژەی سەندێ مەلاوای لاتۆ بزان خەڵک چێ، خەڵک توزانێ قڕ بەسەر خەڵک دین کو ئازاری. جا ئەگە خەڵک دینی بزانایە بۆ تێ بۆ لای من و تۆ چۆنە بێ دین بدەی دەست خەڵک؟ خۆمە پەرلەمان نییە. وەڵا خەڵکەکە چۆنی بێ ئاوا بکەم؟ ئەی دینداری وا چۆن دەبێ؟ ئەیجا وەڵا ئەگە بە ئارەزووی شەخص بێ و مرۆڤێ هەموو شتێ دەکرێت. ئیمانداران شت زۆرە، ئێمە لە خۆمان و لە شەرعا خۆمان هەڵ نەقورتێنین بشتێ وایە. علەمایانەمان وتووە هەر کەسێ وا بوو شتێک بوو سەتاسەد نە سونەت نە فەرزی لێ قبوڵ ناکرێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ شتێ بکا بزانێ سەتاسەد نە سونەت صرف ولا عدل، يعني سنة فرز سنة پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام. امجا پیغمبری خواه فرمی لعنتی کی تلو لعناتانها فرمی لعنت لو کسی که کسی یک دیه بولای نابینایه، نابینایه چاوی نابینه، کسی دیه بولای پرسیاری کی لیکا شونه کی اوه ام ازانه و پیناله پیاوی نابینایه جنی افرته کسی شخصی مروفی تێت پرسیاری لێکا یان گەرەیکێتی ببڕێتەوە تۆ ئەزانی تووشی مەشەقەت دێم پیاوە واجبە لەسرت تۆ دەستی بگری و بیپەڕێنیتەوە. یارمەتی دێگە پرسیارێکی کرد ڕێوارێک دێتە ڕێگات ئەڵێ فڵان شوێن لەکوێ، ئەگەر بزانی و پێی نەڵێی گونەحبار دەبی بەرە و لەعنەتە لەکە عنقەس. بەڵام ئەگە وتی نادیەکە لەکوێ نایە پێی بڵێ وریابن، ئەگە وتی نادی لەکوێیە شوێنی خراپە لەکوێیە ئەوە خێرتەگا، ئەگەوت لە مەشریق بوو بڵێ لە مەغریبە ئەلەما خێرتەگا. بەس لە چاکا باسەکەین ئیمانداران ئێمە لە خراپە نەخێر. ئەبێ وریابین کەسێک زۆر جار ئەچیتە شارێکی گەورەکان فڵان لەکوێژە بچۆ سەرەوە ئەدبا بەو سەر دوای دەگەڕێیتەوە لەی بەرەوەی ها لە پاڵتە خۆ ئەزانێتش ئەگە بزانێ گونەحبارە بەرە و لەعنەتەکە، ئەگە نەزانێ نەخێر بەری ئەو لەعنەتە ناکەوێ. ئەوانەیشی بەر لەعنەت کەوتون شەفاعەتی شەهیدەکان، شەفاعەتی ڕۆژی قیامەت خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ساڵحین و پیاوچاکان ئەوەی شەفاعەتەکەن هیچی نایگرێتەوە چونکە بەر لەعنەتی خوای پەروەردگار کراون. خاڵێکی ترمان ماوە حەز ناکەم کاتەکە بەسێتی چونکە ئەو کاتە ئەو خاڵەش ئەوێتی خوای گەورە ڕەحمە مولایەتمان بکە و عاقیبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە.